آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو ڕانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیدیۆیەکی دل لە فیفا 23 و لایەنی کوردستان گەشتوونەتە وەرزی نوێ و یازانی چاکمان کڕی و لێشمان ڕۆیوە. کریستیانە ڕۆناڵدۆمان نەماوە پێمە بێ هەر لە یاریەکە نەما چۆن ڕیوازیێنەوە، میسی نەماوە و بەنزیماش چووەتە لیڤەرپوڵ و کیترمان ڕۆیوە. ڕۆدریگێر نازانم بۆ کوێ چووە، لەگەڵ ڤاندایکیشی ڕۆشتووە. بەس میلیتاومان کڕیوە و هالاندمان هەیە، ئێمباپیمان هەیە، کۆردۆبان، یعنی جارێ لە هێزارمان کەم نییە. بەس ئەگەر بکرێت لە وەرزی داهاتوو هەنێکیان ئەکەڕمەوە. جا بۆیە با بچینە ناو یاریەکە، یاریەکەمان بەرامبەر مانچستەر یونایتدە لەسەر کاس سوپەر کوپ. بزانم تاوە لێنجەندەریە، بڵێ بە لێنجەندەری دەرەقەتیان بێم. یاڵا با بڕوە. ڕاستنی ئەمباپیان هەڵواسیوە. بەخێر بێنە بۆ یاری نێوان کوردستان و مانچستەر یونایتد لە هەولێر سوپەر کوپ فیناڵ. با لای بین وەختیەوە نییە، با بڕە. بزانم چیم بۆکەن. های لەوە چی بوو؟ دەبڕۆ بوو نەخاوە هالاند کورە خاو نییە، بڵێن تۆپەکەی ئاسان لێ ئێسندرێ. دەبڕۆ. ئاخ بووە یەکی لەو تۆپە جوانە، هەنجلەکانیشم گۆڕوە جەماعەت. داناوی چەند یاریزانێکمە بنووسم بزانم کێ بکڕم. هەرچەند نەویستم ڕامۆس بکڕم، ڕامۆسی نێنە، نازانم بۆچی. بۆ غەڵەت ڕۆدریگێر ڕەویوە، مەلیتا هاتووە. مەلیتا وابزانم ئەوەش کڕۆس و دەی خێرا لەیە. وا گۆڵ ناکەی ئەزیزم، ئایسە پێتەڵەم چۆن گۆڵەکری. دەبڕە هالاند. ئەخ عمەلیش ناوە زیادە چوومە پێشەوەیتە پێشی ئەخز دەیگرت. ئەوە گۆڵە. لە ئاستی گۆڵنەوە حەکیمی بژیت. نەیماریش خراپ نەبیکە، وەڵی نەیمەرمان ناوێت چونکە هجوومانەیە، بەس ئەگە بمانەوێت دیفاعمان زەرورترە. ئەبوو گێڕام و
بينا وطول بينا. بينا اي هوار. نعم شو دلي بجي كاس الميرو. جا ميليتاو شو بمانشستر يونايتد هاي صدق كريم بيجي عليك يعني اگر سنم كري على دج ما ابو بس شي يا بو تيكاك يا ملا طوب بس زادي ما قاعد قيناك مباشر بوي مانشستر يونايتد. دورو خو سريعي باشي خو يكي بيت لقل يا شو تقاني شي بقود بو قولا اخ امبابي كليني وانا قولا بنا قال لي بزانين ليليا ناكي كاسل ميرويت يا هالاند ايوه لو غلطة كردم حرك خوم دامي بحساب فنم كرد ربربول زلام يوان يرزان يوان اما جميعكم قول ما نكدوا عيب عيب ما لدي ورق برو او قولا تا بتما بيجري بتما بيجري نيلا قولك ببن الشيشة بلين ببن دسيا وينا جيري داما هاي بجي مش حالان قولي كرد كاس الميرو نايله هو انا خاو والله يودم قلتو يهدي
بڕۆ هاڵاند ئەگە لەو شووتەی نازانم چۆن دەستی نەشکاوە گۆڵ چییە گۆڵە نێیەڵە پەنارتی ئەوە چی بوو ئەو بوو دەریشم کرد بەس نەڕێ بۆ ئەو وتم پەنارتیەکەی کردووە نەیکرد ئەو سانچۆ گۆڵێکی لێکردین ئەو بۆ خاوە بێتەوە جارجار نەکەی بژیت بۆ نەکەمە یعنی پڕیشم کردو بە حساب وای هاوار کێشەکە تۆپەکان هەر ڕواتۆ قاچ دەبڕۆ هالاند هالاندە زۆر گێژە ناڕاتە دواوە تۆزەی نەی گۆڵە بوو بێنە تۆپە درەنگە کات نەما بێنە دەبڕۆیم هالاند زۆر بردی بێشەوە ئەی بووە وجود هەلە جوانم لە دەزیە ئەوە گۆڵێکی تریش برازانم حەقی خۆیەتی گۆڵکەن حالاتیان لەگەڵا ناکرێت بوو ئەوە ئاسانەی گرێت ئەوە باشە کاکە وەڵای کردی بنەوە یەکەیە ڕێک برات لینە چی لێگەم وەڵای خەتام نییە نازانم زۆر خاوەن دەبرا مەعقولە ئەخ کێ لەگە هالاندە دەرەچێت لەویە نەیاڵێ نەفەسێ بە زۆر بە جۆرێکە یاریم بۆ ناکرێت جەماعەتەوە مانچستەر یونایتد کاسەکەیان برد والحاصل کاسەکەیان بردوەوەی ئەم داولای ناوێت یارزانەکانی شمەیلاک بوون چاکە
والله نجي لقني نادم بوني جيجبون والحاصل هاوراني خوشويت گشتین های کۆتای ڤیدیۆکە و هیوادارم بە دڵتان بێت و ئەو بینیتان کاسەکەیان برد جا پێشبینی و پێشنیاری خۆتان بنووسن لەگەڵ بەردەوام بم لە یانی کوردستانیان ئەوەی یارزانێک درو ئەهای یاری بەس بە یەک یارزانەکەیت وەکو ئەمە ئاوا بێت لەگەڵ یا هەوڵ بێت و بۆ ئەوەی یانەکان پارە بنێ و بۆند و پێشکەشکەن حەزم لەوەیە زیاتر جا چ بە یارزانێ بە چی یارزانێک بیکەم کریستیانۆ ڕۆناڵدۆ میسی بنزیما زۆری دیە خۆم حەزم لە کریستیانۆ بەڵام ئەگەریوە حەسەن لە کەسێکی تر بێ ئەو ئەەکەم یعنی چۆن لەڵێ وەکو مەرحەلە وایە ئەبێ چاڵنجکەیت و بەقوت بیت و ئەسیست و گۆڵ هەمووی شتێکی دەوری خۆی هەیە باڵندۆر بیت و لەولاوە و باشترینی هەفتە و باشترینی مانگەکان و باشترینی ساڵ هەمووی زۆر دەوری هەبێت لەسەری جا ئیشەڵا پێشبینی خۆتان بڵێن پێشنیاری خۆتان بنووسن بۆ ئەو یارزانە ناوی یارزانەکان بنووسن تا ڤیدیۆیەک تر و پارتێکی تری فیفا 23 خواتان لەگەڵ